دانیشتوانی گوندەکانی ناوچەی داودەن لە بەردەم ناحەی نەوجوول گردبنەوەیەکی ناڕەزاییان ڕێخست داوای لەناوبردنی ئەو چەکدارە داعشانە دەکەن کە بوونەتە هەڕەشە بۆ سنوورەکە. نەک بەرەو ئەنفالەمە تعریبە داوای پارێگەن ئەو بڕێ کەناڵگەۆنێژێ نەناسراون نەک نەناسراون دا ئاشن و ناسراون خۆی ناس داواسی دەودەگەشت داسی دەفتەر بیاوەستوڕێت قەسەم بەخوا لە 2021 هەفتا ملیۆن ناکە شەمەڕەکان فرۆش 50 ملیۆن ناکە. چارەسەر حکوومەت هالایەوە یا مەجای خۆمان بگەن وەکو عەشرە زۆر عەشەزەکەمان جوانیە دا 15 کەسیە و 10 کەس وەپارێزیێت و 10 کەس و ئەو ناوچەوە نێژم ئەپارێزن. گومانی تێنیە ئەگەر هێز لە خەڵکی منتەقەکەنەوەی ئیسفادەی ئێمە ئەو لیوابیستە گەر وتیانە تەشکیلەکەین نازانم لەسەر چی ماوە ئەگەر تەشکیل بکرێە زۆر باش ئەی نا کاگە فەرمون هێزە دروستکەن لە خەڵکی منتەقەکە لەبەرەوەی خەڵکی منتەقەکە خۆی باشتر دەزانێت سەر بە حکوومەت عێراق بێ سەر بە هەرێم بێ هێزێ دروستکەن با خەڵک منتەقەکە دیفاع لە خۆی گەیانی یاداشتی ناڕەزایی دانیشتوان بە ئیدارەی ناحەکە درا کە خۆی لە چەند خەڵک دەگرێت. ماوەی چەند ساڵێکیشە بەشێکی زۆری ناوچەکەمان لە ژێر دەسەڵاتی داعشدایە و بە بەردەوامیش ڕوبەڕووی زیانی گیانی و مادی دەبینەوە. بۆ چارەسەرکردنی ئەم بارودۆخەیش چەند داواکاریەک دەخەینە ڕوو. یەکەم بە زووترین کات هەوڵ بدرێت ئەو دوو شوانکارەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ڕفێنران ئازاد بکرێن. دووهەم بە زووترین کات هەوڵی ئازادکردنی ئەو ناوچانە بدرێ کە لە ژێر دەستی داعشدایە. بەڕێوەبەری ناحەی نەوجوول پشتیوانی لە داواکاری خەڵکی سنوورەکە دەکات کە بەهۆی داعشەوە زیانی زۆر بەرناوچەکە گەیشتووە. بۆ سنووری دانیشتوانی ناحەی نەوجوول من پشگیری داواکانیانم 100% حەقی خۆیانە ئەوانە دێهاتی ئێمە 1000 ساڵی تر داعشتیان نیشتەجێ بێ ئێمە خۆمان بە خاوەنی ئەزانین. منیش لێرەوە داواکارم هەم لە حکوومەتی هەرێم لە سەرۆکایەتی پەرلەمان لە دام و دەستگاکانی حکوومەت و هەم لە یەکێتی نیشتمانی کوردستان کە زیاتر سنووری قەڵەمڕێوی ئەوە بتوانێت ئەم کێشەیە چارەسەرکە یان خەڵکی سنوورەکە پرچەک بکەن بۆی بتوانن خۆیانش بۆ هاوپشتی هێزی پێشمەرگە بتوانن سنوورەکە بپارێزن یان لەگەڵ هێزە عێراقیەکان و هاوپەیمانە بتوانن داعش لە سنووری فەڵکانە و غەڕا دەرپەڕێنن و هێزەکانی کوردستان لەوێ نیشتەجێ بێ بۆی جارێکی تر خەڵک بگەڕێتەوە سەردەکانی خۆیان. هەرچەندە ناوبەنا ئۆپراسیۆن لە بۆشایی نێوان خوورمات و ناوچەی داوێ ئەنجام دەدرێت بەڵام جوڵەی داعش لە سنوورەکە کۆتایی نەهاتووە و لە 2 هەفتەی ڕابردووشدا 2 شوێنکاری گوندی قەڵا لەلایەن داعشەوە ڕفێنراوە و ئەمەش ناڕەزایی دانیشتوانی سنوورەکەی بەدوای خۆی داهێناوە و داوای ڕزگارکردنیان دەکەن. کاڕۆن حەبیب، کورتسات نیوز، ناوچەی داوێ.